ئەم چالاکیانی کە ئەخوێنرێتەوە لەلایەن بڕێوەبەتی پۆلیس پارێزگای سلێمانیەوە لە 18 مانگ تاوەکو 26 مانگ بووە. دەستگیرکردنی 3 تۆمەتباری تر لەلایەن بەشی نێشتنی تاوانەوە کە دوانیان بەڕێگەز عەرەبن مامەڵە بە لاشەی مرۆڤەوە کەنواتە گورچیلەی مرۆڤ کڕین و فرۆشتنی پێوەکەن و توانراوە دەستگیرکرێەوە بە بڕیاری دادوەر ئێستا لە بەشی نێشتنی تاوان بندن. بەشی پۆلیسی نێشتنی تاوان توانی 28 تۆمەتبار دەستگیر بکات کە بە تاوانەکانی دزی ناوماڵ، دزی دوکان، دزی مارکێتەکان، دزی ئۆتۆمبیل کە ئەم ئۆتۆمبیلانە سییان لەو ئۆتۆمبیلانن کە دزراون و سکاڵا تۆمەرکراوە لە بەشی نێشتنی تاوان و توانراوە دەستگیری بکەن. لەلایەن بەشی پۆلیسی ڕۆژهەڵات و ڕۆژئاواوە توانراوە لە ماوەی 18 مانگ تا 26 مانگ 60 تۆمەتبار دەستگیرکرێ بە مادەکانی 451 406 456 477 حەوت ئۆتۆمبیلی بێسەرەتادا گیرا و ڕوبەڕووی دادگا و ڕوبەڕووی یاساکراونەتەوە. دەست بە سەراگرتنی 5 دەمانچە و 1 کلاشکۆف و 1 ساچ مەزن کە بێمۆڵەت بوون دەمانچە و کلاشکۆفەکان و ڕوبەڕووی دادگاکان کراونەتەوە. دەست بە سەراکردنی 3 ماتۆرسکیل کە بۆتە هۆی بێزارکردنی هاوڵاتیان و بێسەرەتاوە بێ ئەوەلیات بوون. دەست بەسەر زیاد لە 500 شەقۆ و 95 بۆگس خەنجەر و نۆکە تردا گیراوە لەگەڵ چەندین جۆری دەمانچەیە کە ئەمانە هەر هەمووی بێمۆڵەت و بێ ئەوەلیات و